لە مانگی پێشوودا کوردێک گەنجێکی کورد لە ئەڵمانیا بە پاسکیل گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان و لە هەورامان لەوێ لەلایەن خەڵکیی زۆر پێشوازی دەکرا. ئێمەش هێنامانە ستۆدیۆی سپۆرت مەگەزین و باسی گەشتەکەی خۆی بۆ کردین. لە ئێستادا پەیوەند گەڕاوەتەوە بەرەو ئەوروپا و کە هەر بە پاسکیل ئەو گەشتە چۆن کردی وەها دەستی پێکردوێتەوە بۆ وڵاتی ئەڵمانیا. ئەمەوێ زانیاری زیاتر لە خۆی وەربگرم با لە ڕێی سکایپەوە بچینە لای پەیوەند هەورامی کە ئێستا نازانم لە بینی یۆنان و ئیتالیا گەشتوتە کوێ. پەیوەند سڵاو لێ بێم کاتت باش ڕاستەوخۆ لە سپۆرت مەگەزینەوە لەگەڵ تەبین. ئەمێ باسی ئەم گەشتم بۆ بکەی کە گەڕایتەوە بۆ ئێستا گەشتوتە کوێ و بەرەو کوێ ئەڕۆیت. سڵاوی خوا لێ بێت. من زۆر باشم، زۆر سپاس. ئێستا من لە یۆنانم، ئەوە نزیکەی 150 کیلۆمەتر دوورم لە شاری ئەیناوە بەرەو خۆراوا ئەڕۆم. لەوانەیە 200 کیلۆمەتر بگەمە بەندەرێک لە کەنار دەریای ناوەڕاست. ئیتر لەو بەندەرەوە ئەبێ بە پاپۆر بڕێمەوە بەرەو ئیتالیا. ئیتر گەشتەکەم بۆ جۆرەیە، ئەڕۆمە ئیتالیا ئینشاءالله، لە ئیتالیاوە بەرەو ئیسپانیا و ئەڕۆمە بەرەوسەر بۆ پاریس. چەند کیلۆمەتری دیکە بڕێوەوە لە هەرێمی کوردستانەوە تا یۆنان؟ ڕاستی نازانم چەند کیلۆمەتری، بەڵام لێرەوە تاوەکو کوردستان نزیکەی لەوانەیە 1000 کیلۆمەتر بێ، 1500 کیلۆمەتر پێما بێت. بەڵێ بە هەمان شێوە هەر بە پاسکیل ڕۆشیتەوە، هیچ کێشەیەکە بۆ دروست نەبوو لە ڕێگا؟ هەر بە پاسکیل بەڕێگاوم نا کێشەیەکی وان بۆ دروست نەبوو، سپاس بۆخوا. بەتایبەتی لێرە لە یۆنان خەڵکی یۆنان زۆر باشن، زۆر میوان دۆستن، چونکە خۆی یۆنان وڵاتێکی گەشتیاریە، کەسی گەشتیاریان زۆر بەلاوە گرنگە، زۆر ڕێزی لێگرن، یارمەتی ئەدەن. باشە، کەشوهەوا هیچ کێشەیەکی بۆ دروست نەکردووی؟ لە ڕاستیە کەشوهەوا کێشەی زۆری بۆ دروستکردن، چونکە لێرە زۆر گەرمە، دوێنێ بە پلەی گەرمای 47 پلەی سەدی لێمەخوڕی، یعنی لێرە زۆر گەرمە، دارستانەکان ئەسووتیان لەبەر گەرمە، وڵاتەکە وشک بۆتەوە. بەڵام ئەوەی باشە ئاو زۆرە. ئێستا من بە کەنار دەریاکەیان لێ ئەوڕم، لە هەر شوێنێک بڵێن لە یۆنانە هەرچی زۆر بێ ئاو هەیە، یعنی ئاو زۆرە. تۆش لە لێواری ئاوەکە ماویتەوە، ئەتوێ پشوویەک وەربگری. ئێستا کوێ ئەو شوێنەی کە لەوێیت چ شارێکە؟ ڕاستی من ئێستا لە لادەیەکی بچووکم، لادێکە ڕاستەوخۆ لەسەر دەریایە، لە کەنار دەریایە لادێکە. ئیتر ئەو ڕێگایی کە پێدا ئەڕۆم، من ئەم ڕێگایان ڕژات لەبەر گەرمە، چونکە لێرە مرۆڤ پێویستە جار خۆم پێ نکەمەوە لەبەر گەرمەکە. بەڕاستی زۆر خۆشە ئەگەر هەتاوەکی ئێوارە، یعنی ئەو چەند سەعاتە خۆر بدات لەسەرت. ئیتر میژە باشە زانی لێرەوە لێخڕم لەم کەنار ئاوەوە، هەرچەند ڕێگاکەی زۆر خراپە، بەڵام لەبەر ئاوەکە ئێرەم هەڵبژات. باشە، ڕۆژانە چەند سەعات پاسکیل لێ خوڕی و پشوەکان کوێ دیاری ئەەکەی؟ ئەتەوێ شەوان پشوو بەی یاخود شەوان کەشوهەوا باشترە بۆ تۆ بۆ ڕێگاکە؟ ڕاستی ڕۆژانە نزیکەی 10 سەعات یان 12 سەعات، بەڵام ئیتر پشووە دەم. پشوەکانیشم هەر کات برسیم بێ، بۆ من هەر کات هیلاک بم. ئیتر لە کەنار دەریا پێم وانییە ئینسان کێشەی بۆ دروست بێ بۆ شوێنی پشودان. بە شەویشە هەر لێرە لە کەنار دەریاکە بڵێن دەریا تاریکی کرد لەوێ قەوم، جەوەکەی زۆر گەرمە، پێویست بە خێمە هەیە، ئۆتێل نەهێت، لە کەنار دەریاکە شوێنی پشودانە. خواردن خۆت لەگەڵ خۆتە هەڵەگرتووە یاخود لە ڕێستۆرانتەکان خوارد نەخۆی؟ خۆم خواردن لەگەڵ خۆما بردو، بەڵام خواردنی ئەوروپا ینی من بەدڵم لێ خواردنەکەیان وزەیەکی زۆر باش نایەتێ، بۆیە زۆر جار خۆم خواردن دروستەکەم. چی ئەو خواردنانەی کە پێتە ئەو خواردنانەی کە پێتە چییە کە هەڵەگرتووە؟ خواردنەکان چین؟ لە هەرێمی کوردستانە بردووتەوە یاخود لە ڕێگا کڕیوتە؟ لە هەر لە ڕێگای کڕم، هەر لە ڕێگا خواردنەکانە کڕم، بەڵام لە کوردستانەوە تەنها هەنگینم هێناوە لەگەڵ خۆما بە دیاری هەلمیان پێیاوم. ئیتر خواردنەکانی تر لێرەیان کڕم، بۆ من ئەو شتانەی بۆ وەردەش باشن، بۆ وەردەشکار، هێلکە، پەتاتە، سنگی مریشک، ئەو شتانەیە، ڤیتامینەکان، سەوزە. بەڵێ. چەند ڕۆژە هەرێمی کوردستانە بەجێهێشتووە؟ ماوەی نزیکەی هەفتەیەکە. هەفتەیەکە خواردنی کوردی نەخواردووە؟ هەفتەیەکە نەخواردووە، پێم وایە پەتا جار خواردنی کوردی، بڵێ خواردنی دایگەورەم بخواردم. بیری خواردنەکانەکەی یاخود بیری هەرێمی کوردستان بەگشتیەکەی؟
بەڕاستی جارێ زۆر بڕیادە بیدی ئەو شتانە بکەم بەڵام خواردنی کوردی هەمیشە خۆشە لەعنی یەکێکە لە خۆشترین خواردەکانی سەردەوی هەم بەتامە هەم وزەیەکی زۆر ئەدا بە مرۆڤ بەتایبەتی بۆ وەردەشکار خواردنی کوردی زۆر بەسوودە زۆر بۆیە من ئەو کاتێکە لە تورکیا ژم خواردی تورکیش بۆ جۆرەیە ئەمتوانی هەموو ڕۆژە 160 کیلۆمەتر لێ بخڕم چونکە خواردنەکەی وزەیەکی زۆر تێهاتێت بە زۆری بەتامە. باشە چی ئەەکەی لە دوای ئێرە ئێستا بەرەو ئیتالیا ڕۆی دواتر پلانەکە چۆنە ئەو ماپەی کە تۆ ئیشی لەسەرەکەی بەرەوکوێوە بە بەسی پلانێکی زۆر کۆنکرێتم نییە بەڵام بەتی ئەوەی کە لە مشکی خۆمایە بکەم ئەچمە ئیتالیا بۆ شاری ڕۆما ئیتر لە ڕۆما بەرەو سەر هەتاوەکو شاری نازانم بزەبت کوێیە بەکەنا دەریاکە ئەچڕێمەوە گەمەوە بۆ ئەڕۆمەوە بۆ بەرشەلۆنە دوای بەرشەلۆنە ئەڕۆم بەرەو پاریس ئینشاءالله لە پاریسەوە بیرەکەمەوە چۆن یان ئەچمەوە بەرەو ئەڵمانیا یاوەخود ئەڕۆم بۆ بەلژیکا و هۆڵەندا. چەند ڕۆژ داناوەکە بگەیتەوە ئەوێ ئەتەیە بە چەند ڕۆژێکە بگەیتەوە ئەڵمانیا؟ لەوانە دوو مانگی تر بگەمەوە ئەڵمانیا ئینشاءالله دوو مانگی تر ئەمەوێ ئەوروپا بناسم ئەو ماوەیە. باشە من نامەوێت زۆر لە کاتێ بگرم و ڕێگەکەت لێ درێژکەمەوە دواوتە چییە؟ من دواوتەم لە خۆشی من بۆ ئێوە هەیە کاکەوانگیان دەستان خۆش بێت زۆر سپاسانەکەم کە تەنانەت ئێرەش منتان لەبیر نەکرد و سپاسی هەموو خزم و هاوڕێ و کەسەکانمەکەم لێرەوە دووبارە بە خەڵکی خۆمان بە خەڵکی کوردستان دەڵێم کە پاسکی لێ بخڕن وەرزشکان بەڕاستی پاسکی لێخۆڕین هەم کێفەیاتێ هەم سوودی بۆ تەندروستی خۆمان هەیە و دووبارە سپاسی تۆتم. سەلامەت بیت کورسات هەمیشە لەگەڵ وەرزشکارانە بێ پێشنیارمان بۆ ئەگەر زۆر گەرماتە خۆت فێنکەرەوە مەلەیەکی باش بکەوت دواتر بە ئیسراحەت بەرەو شوێنی خۆت بڕۆ. سپاس پەیوەند هەوران دووبارە سپاس بۆ چاوانی کورسات زۆر سپاسانەکەم.